لبو زەڵاتەکەشم پێویستم بە نۆک هەیە کە پێکاتە سەرچەکەی و هەروە خاس تەماتە خیارم پێویستە سۆسش لێ بۆ دروستەکەن سۆسەکە پێکاتوە لە تەحین یاخود ڕاشی لەگەر ماست و ئاوی لیمۆ و خەی بەکاردێنم. ئێستا دەست دەکەم بە دروستکردنی زەڵاتەکەم. ئەوڕۆ خاسەکەمان زۆر جوان نییە. زیاتر دەمەوێت نۆکەکە زاڵ بیتن لێ خاسی کەم تێکەم و هەروە خیاریشی کەم تێکەم. زیاتر دەمەوێت نۆکەکە زاڵ بی لە سەریە. خاسەکەی وردەکەین پاشانیش تەماتە خیار و وەچ باسم کرد نۆک لەگەر سۆسەچشی لە بۆ دروستەکەین. ئەوەندە خاسە بەسە ئێستا ئەوجا دەستەکەم بە وردکردنی خیارەکەی. ئەوجا دێن تەماتە. ئەتوانی بەدری خۆت بابەتەکان کەم و زیاد بکەیت. بتەوێت توانی بیبەری بەکاربینی بیبەری تێ بکەیت یان ئەو تا گەنمە شامیلە بۆ زیاد بکەیت یان هەر شتێک کە ئەتوو بتەوێت. تەماتەکەشم ورد کرد ئەوجا یەک تەماتە بەسە. ئێستا نۆکەکەی لێ زیادەکەین پاشان دێنە سەر سۆسەکەی. باسم کرد ماستم پێویستە سێمرەک ماست بەسە لەگەر تەحین تقریبا دوومراچی پڕ تەحینم تێ کرد ئەوجا کەمەک خێ لەگەر ئاوی لیمۆ. جوان جوان لێچیانە دەین هەموو ئەو کەرستە و پێکهاتانە بۆ شێوەیە. هەستەکەم ئاوی لیمۆیەکی کەمە هەندێکیکەی لێ بۆ زیادەکەین. طبعاً ئەو سۆسە زۆر زۆر تامەش تایبەت و خۆشی هەیە لە بۆ هەموو جۆرەکانی فەتە بەکاردێتن ئەتوانی بەکاربینی و هەروەها ئەتوانی زەڵاتی ئاسایش بەس بە خاس و تەماتێ بکەی ئەوەی لە بۆ بەکاربین تایبەت لە بۆ کەسانێک کە شاورما یاخود کنتاچی زۆر بەکاردینن ئەوە ئەتوانی ئەو سۆسەی بەکاربینی لەگەری. بۆ شێوەیە زەڵاتەکەشم حازر بوو.